پاش ئەو هەموو خەفەتەی کە بەسەر پێغەمبەرە هات صلی الله عليه وسلم لەو 10 ساڵەی پێغەمبەرایەتیە لە مەککە، پاشەوەی کە ناخۆشیەکان ڕۆژ بە ڕۆژ زیادیانە کرد، پاش وەفاتی هەردوو خۆشەویستەکەی خەدیجە و ئەبوو طالیب، پاشەوەی ڕۆیشت بۆ تائیف و خەڵکی تائیف بە ناشرینترین و بە ناخۆشترین شێواز وەڵامی پێغەمبەریان دایەوە صلی الله عليه وسلم. پاش ئەمانە گشتی خوای تەعالی وەکو بێوێ خەم و خەفەتەکانی پێغەمبەر بڕوێنێتەوە، وەکو ئەوەی بێوێ دڵی باتەوە و پێی بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم، تۆ ئەگەر خەڵکی سەرزەوی، خەڵکی مەککە، خەڵکی تائیف بەرامبەرت بەو شێوازە بوون، حەقی تۆیان بە جوانی نەئەدا، تۆیان بە جوانی نەئەناسی، ئەوە خوای پەروەردگار دعوت دەکات بۆ لای ئەهلی ئاسمانەکان، هەر لەو ماوەیە پاش ئەو ناخۆشیانە خوای تەعالی لە شەوێک لە شەوەکانە جیبریل عليه السلام ئەنێرێتە شوێن پێغەمبەرە صلی الله عليه وسلم و ڕووداوێکی زۆر گەورە ڕوئەدا، معجزەیەکی زۆر گەورە ڕوئەدا کە پێی ئەوترێ معجزەی ئیسراء و معراج. خوای تەعالی جبریل ئەنێرێتە شوێن پێغەمبەرە صلی الله عليه وسلم، دڵی پێغەمبەری خوا شەق ئەکەن، سێنگی شەق ئەکەن، دڵی دەرئەکەن، بە ئاوێکی تایبەت، ئاوی ئیمان و یەقین دڵی پێغەمبەر ئەشۆرنەوە، پاشان بە وڵاخێکی تایبەت کە پێی ئەوترا بوراق، خوای تەعالی تایبەت بۆ ئەوە دروستی کردووە. بوراق یعنی وەکو بەرق، وەکو هەورە تریشقە، چەند خێرایە، ئاوا خێرایە. پێغەمبەر و جبریل عليه السلام لە مەکەی پیرۆزەوە بەڕێئەکەون بەرەو قودسی پیرۆز. خوای تەعالی لە قورئانی پیرۆزە لە سورەتی ئیسراء ئەفەرمێ: سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله لنريه من آياتنا إنه هو السميع العليم. پاکو بێگەردی بۆ ئەو خوایی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەوازێتەوە شەوڕەوی پێئەکا لە مزگەوتی حرامەوە بەرەو مزگەوتی ئەقسا کە خوای تەعالی بەرەکەت و پیرۆزی بە دەوریا دابەزاندووە، تاوەکو ئاەتەکانی خۆی پێپیشان بدا بەڕاستی خوای پەروەردگار بیسەرە و بینەرە. پاشان لە بەیت المەقدس لە مزگەوتی ئەقسا خوای تەعالی پێغەمبەرەکان کۆکاتەوە، لەوێ جبریل عليه السلام دوو پەرداخ دێنێ بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم، پەرداخێکیان شیری تایە و پەرداخێکیان عەرەق. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شیرەکە هەڵ ئەبژێرێ و جبریل ئەفەرمێ تۆ فیترەت و پاکێتیت هەڵبژارد، ئەگەر ئەوی تریان هەڵبژاردایە ئومەتەکەت گومڕا ئەبوون. پاشان پێشنوێژی بە پێغەمبەران ئەکات، هەر لەوێوە خوای تەعالی بەرزێکاتەوە بەرەو ئاسمانەکان کە پێی ئەوترێ میعراج. ئیسراء شەوڕەویەکەیە لە مەککەوە بۆ قودس، لەوێشەوە بەرەو ئاسمانەکان کە پێی ئەوترێ میعراج. و خوای تەعالی لە سوورەتی نەجمە ئەفەرمێ: ولقد رآه نزلة أخرى عند سدرة المنتهى عندها جنة المأوى إذ يغشى السدرة ما يغشى ما زاغ البصر وما طغى لقد رأى من آيات ربه الكبرى. لو قشتاك أرات آسماني يكم آدم عليه السلام بينيت، وآسماني دوهم، وآسماني سيم، وآسماني چوارم، هر لا آسمانيك پیغمبرك لپیغمبران أبينيت وسلاميان ليكا وأوانيش وڵام ێدەنەوە حتا ئەگاتە ئاسمانی حەوتەم. لە ئاسمانی حەوتەم ئیتر لەوێ جبریل عليه السلام
اعتزارەکە کە ئەو هەتا ئەوێ مەجای هەیە و پاشان پێغەمبەر صلی الله علیه وسلم بەتەنیا ئەڕاتە سیدرەت المنتەها و لەوێ ئەچێتە لیقائی خوای پەروەردگار لە بەینی ئەو خوایە وەکو ئەفەرمێ کانە قاب قەوسەینی ئەو ئەدنا، یعنی زۆر نزیکە بێتەوە لە خوا چەند پەردەیەک ئەمێنێ کە خوای پەروەردگار ببینێت. لەوێ خوای تەعالا زۆر شتی پێ پیشان ئەدات، ئاەتەکانی خۆی لە ئاسمانەکان و پاشان بەهەشت و جەهەنم و زۆر شتی پێ پیشان ئەدا خوای پەروەردگار. هەر لەوێشە خوای تەعالا نوێژی لەسەر فەرزەکات کە یەکەم جار 50 نوێژە بێ کە ئەگەڕێتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چاوی بە موسا ئەکەوێ عليه السلام، پرسیاری لێ ئەکا خوای تەعالا چی لەسەر فەرز کردی؟ دیارە ئەزانن پێغەمبەران ئەم لیقاء بە تایبەت موسا عليه السلام، چونکە موسا لەگەڵ خوای پەروەردگارە دواوە وەکو ئەو کاتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، بەڵام ئەو لە زەوی موسا لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ئاسمان، و هەردیان لقد رأوا من آيات ربهم الكبرى، هەردیان بۆیە لیقاءەکە وەکو یەک وایە لەبەرەوە موسا پرسیاری ئەوەی لێکا خوای تەعالا چی لەسەر فەرز کردی، هەر ئەوەی کە لەوێ لەسەر موسا فەرزی کرد ئەوەشی لەسەر محەممەد فەرز کرد لەسەر ئومەتەکەی کە نوێژە. پێ فەرمێ 50 نوێژ، موسا عليه السلام فەرمێ من بەنی ئیسرائیلم تاقی کردوتەوە مرۆڤەکان ئەناسم تەحملی 50 نوێژ ناکەن لە شەو ڕۆژێکە، بۆیە بگەڕێرەوە و داوا بکە خوای تەعالا کەمی کاتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەڕێتەوە بە چەند جارێ لە بین موسا و لە بین پەروەردگار تەکلیفەکات کە کەم ببێتەوە لە ئەخیرە ئەبێ بە 5 نوێژ. موسا فەرمێ 5 زۆرە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ شەرمەکەم لەوە زیاتر بگەڕێمەوە. بانگدەرێک بانگەکاو ئەفەرمێ من ما يبدل القول لدي، لەلای خوای پەروەردگار قسە ناگۆڕێ، قسە یەک قسەیە. 50 نوێژەکان بۆ حەساوە، هەر کەسی ئەو 5 نوێژە ئەنجام بدا بە 50 بۆی حەسابە، یعنی خوای تەعالا 5 نوێژەکەمان بە 50 بۆ حەسابەکە ئەگەر بێت و بەڕێک و پێکی ئەدای بکەین. دوای ئەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دێتەوە بۆ مەکە و ئەم ڕیحلە عەجیبە مودەی یەک شەو، یعنی کەمتر لە شەوێ بەشێک لە شەوێک ئەم ڕیحلەیە ئەکا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەیانی خەریکی نوێژکردنە لە پاڵی کەعبەیە ئەبوو جەهل دێ بۆ لای ئەڵێ ها محەممەد ئەخبار تازە چییە؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەخباری تازە ئاوایە، باسەکەی بۆ ئەگەڕێتەوە ئەبوو جەهل دەسەکا بە گاڵتەکردن و ئەڵێ ئەوێری ئەم قسە ئیسە خەڵکۆکەمەوە لە ناو خەڵکا بیکەی؟ ئەڵێ بەڵێ. ئەویش بانگ ئەکات خەڵکێکی زۆر کۆ ئەبێتەوە ئەڵێ گوێ لە محەممەد بگرن بزانم محەممەد چی درۆیەکتان بۆکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەیگەڕێتەوە، هەندێکیان ئەدەن بەسەریانە، هەندێکیان ئەڵێن ئەحبرا لەم درۆ، هەندێکیان هەرێکە و شێوەی ئازی قسە ئەکا. ئیتر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جەختەکە کە ئەم ڕووداوە ڕووی داوە ئەم شەو. ئیتر ئەوانیش دەستەکەن بە پرسیارکردن، ئەگەر ڕاستەکەی پرسیاری ئەم ڕێگات لێەکەین، پرسیاری بەیت المەقدست لێەکەین کە تۆ نەتبینیوە، ئەقسا مزگەوتی ئەقسا. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ کە دەستیان کرد بە باسی پرسیاری ئەقسا مزگەوتی ئەقسا، ئەڵێ خەمێ دای گرتم لە ژیانما خەمی وا دای نەگرتووە، چونکە بەڕاستی من کە چوومە ئەوێ سەیری شێوازی مزگەوتەکەم نەکرد، من ئیشی تایبەتی خوای پەروەردگارم جێبەجێ کرد. ئەڵێ ئەوانیش پرسیاری دەرگاکان و پەنجەرەکانی بەیت المەقدسیان لێ کردم، یعنی مزگەوتی ئەقسا. لەوێ خوای تەعالا مزگەوتی ئەقسای هێنایە بەر پێش چاوم، ئەوان هەر پرسیارێکیان ئەکرد منیش وەکو ماڵی فڵانە کەس کە چەند بەبەر چاومەوە بوو وەکو ماڵی فڵانە کەس ئەمزانی چۆنە دانە دانە پەنجەرە و دەرگاکانم بۆ باسەکردن شێوازەکەی ئەوانە هەمووی. ئەڵێ وتیان وەڵاهی برا ئاوامان تەواوە. ئەی قافڵەیەکمان بەڕێوەیە ها لەکوێ تجارەت؟ وتم ما لە فڵانە شوێن. ئەی وتیان کەی ئەگاتە جێ؟ وتم لە فڵان ڕۆژ، بەیانی فڵان ڕۆژ ئەگاتە جێ و فڵان حوشتریش ها لە پێشەوە. ئەڵێ خەڵک ئەو بەیانیە هەمووی کۆبوونەوە چاوەڕوانیانە کرد، بالفعل قافڵەکە گەیشت و فڵانی حوشتریش لە پێشەوەیە. دایان بەسەراوتیان برا ڕۆ محەممەد چی ساحرێکە. خوا پەنامەمدا. ئیتر دڵ ئەگەر مرد ئەمرێ فایدە ناکە، هەرچەندێک بەڵگەی بۆ بێنیتەوە سوودی نییە. خەڵکانێک ئیمانیان بەوە زیادی کرد وەکو ئەبوو بەکری سدیق
کە خەڵکەکە ڕۆشتن وتیان ئاگات لە محەممەد هەیە محەممەد چی ئەڵێ وتی چی ئەڵێ وتیان ئاوا ئەڵێ ئاوا ئەڵێ ئەم شەو چوومە چیم کردو و چیم کردە وتی ئەگەر درۆ نەکەن بەدەمی محەممەد وتیان درۆ ناکەین خۆتیش بێگوێ بگرە وتی دەی من باوەڕم پێ هەیە لەوەش زیاتر باوەڕم پێ من ئەڵێم وحی بۆ دێ لە ئاسمانەوە زۆر ئاسایە بیشی بن بۆ ئاسمان لای خوای پەروەردگار هەلێەوە ئەبوو بەکر ناونرا ئەبوو بەکری سدیق کە پێغەمبەری بەڕاست خستەوە پێش ئەوەی گوێی لێبێ چونکە ئەو ئیمانی هەیە تۆ کە ئیمانت هێنا تەواو تۆ کە قەناعەتت وایە خوای تەعالا خۆر هەموو ڕۆژی هەڵدێنێ بەم شێوازە مانگ بەو شێوازە ئەو ئەستێرانە ئەم بوونەوەرە ئەم کەونە کە زۆر زۆر شتی تایە زۆر گەورەیە زۆر عەزیمە زۆر ئاساییە خوای تەعالا خۆر بگۆڕێ لێرە هەڵنەیە لەیلاوە هەڵبێ لەم لاوە هەڵبێ ئیشی خوای تەعالا زۆر ئاسانە خوای تەعالا مانگی بۆ پێغەمبەر لەت کرد خوای تەعالا قورئانی بۆ دابەزاند وحی بۆ لادا ئەبەزێ زۆر ئاساییە هەندێک سونەن هەیە خوای تەعالا بیگۆڕێ خوای تەعالا بێوێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بێت ئەباتە ئاسمانەکان و دێنێتی خوارەوە بەبێ وەقت هەر وەقت نامێنێ هەر زەمن تایە دەور نابینێ زۆر شتێکی ئاساییە ئەمڕۆ علم ئاوا کەشفی کردووە لەبەرەوە خۆشەویستەکانم زۆر ئاساییە بۆ کەسانی کە باوەڕیان هەیە بە خوای پەروەردگار ئەم موعجیزەیە ڕووبدا و بە تایبەت لەو کاتە و لەو ساتە وەختە بەڵام ئەو کەسانی کە ئیمانیان نییە ئەتوانن هەر ڕێک هەر بیانوێ بدۆزنەوە بۆ ئەوەی لە مەوزوعەکە ڕابکەن و خۆیان لێی گێل بکەن